لە سێبەری باوەڕدا. بەرجی یەکەم، نووسینی مامۆستا فەتحوڵڵا گولەن. ئایا دەکرێت پەیوەندی لەگەڵ جنۆکەکان ببەسرێت؟ جنۆکەکان لە چ حاڵەتێکدا دەتوانن زیان بە ئادەمیزاد بگەێنن؟ ڕۆحی هەندێک لە مرۆڤەکان بۆ پەیوەندی دروستکردن لەگەڵ جنۆکەکان گونجاوە و بە خێرایی لە ڕەهەندەکانی ئێمە دەردەچن و دەچنە دۆخی ترانسەوە و دەتوانن لە ڕەهەندەکانی ئەوان و زمانی ئەوان و شێوازی هەوڵدانی ئەوان تێبگەن. بەڵام نابێت وا بزانین کە ئەمە سیفەتێکی بەرز و پیرۆزە لە مرۆڤدا. بەڵێ، ئەم هێزە نەبینراوانە شوێنکەوتەی هەندێک یاسا و ڕێسای دیاریکراون کەواتە مرۆڤ لەکوێ پێی خۆش بوو ناتوانێت جنۆکەکان بەکار بهێنێت، چونکە ئەوان لە دەرەوەی ئەو ڕەهەندانەی کە خوای گەورە بۆی داناون ناتوانن کار بکەن. لەوانەیە کەسێک بە خوێندنی هەندێک گوشە و ناوی نهێنی ئەم قوفڵە داخراوە بکاتەوە و پەیوەندی لەگەڵ جنۆکەکان ببەستێت، بەڵام جنۆکەکان ناتوانن شتێک بەکار بهێنن کە پێیان نەبەخشراوە. لەبەر ئەم هۆیە هەموو کەسێک ناتوانێت سوود لە جنۆکەکان وەربگرێت. ئەوەشی کە وەری دەگرێت ناتوانێت لە هەر کارێکی کە پێی خۆشە بەکاریان بهێنێت. لەگەڵ ئەمەشدا هێشتا ژمارەی ئەو کەسانە کەم نین کە هەندێک گوشەی نهێنی تایبەت بە جنۆکەکان کە لە شێوەی شفرە و پەڕلە و ژمارەکانی تەلەفۆندان بە شێوە و ژمارەیەکی دیاریکرا و دووبارە دەکەنەوە و بەمەش دەتوانن پەیوەندی لەگەڵ جنۆکەکان دروست بکەن. دروستکردنی پەیوەندی لەگەڵ جنۆکەکان ڕێسا و یاسا و ڕێوشوێنی تایبەت بەخۆی هەیە و پێویستی بە مامۆستا و چاوساغ و کەسی پسپۆر هەیە، چونکە ئەگەر ڕەچاوی بناغە و میتۆد و ڕابەر نەکرێت، هەڵە و هەڵسوکەوتە نادروستەکان لەوانەیە مرۆڤ تووشی گیر و گرفتێکی زۆر بکەن. ئەگەر ئەو کەسانەی کە سەرقاڵی ئەم جۆرە کارانن چاویان بەڕووی جیهانی مانادا کراوە نەبێت و نەزانن قاچیان لەکوێدا دەنێن، ئەوە لەوانەیە دووچاری هێرشی ڕوحیانەتە چەپەڵەکان ببنەوە و بیان خەنە ژێر ڕکێفی خۆیانەوە و ببن بە بووکەڵەی دەستیان. لە ئەنجامدا جنۆکەکان هەندێک جار ئەم جۆرە کەسانە بەرەو غرور و بە خۆنازین و خۆ بە گەورەزانین پاڵ پێوە دەنێن و با وەسفی زیادەڕە و لە ڕێ دەریان دەکەن و اینجا هەر کە کاتی خۆشی هات بە هەڕەشە و ترساندن دەیان خەنە ژێر کاریگەری خۆیانەوە و ئیدی چۆنیان بوویت گوفتار و کردارەکانی ئاراستە دەکەن. بۆ نمونە لە سەدەی 20دا غوڵام ئەحمەدی قادیانی یەکێکە لە قوربانیەکانی دەستی ئەم ڕۆحە چەپەڵانە. سەرەتا دەیەوێت بەرامبەر بە یۆگۆیزمی هیندی لە ڕێگەی هەژاریزمەوە خزمەت بە ئیسلام بکات، بەڵام دووچاری هێرشی ڕۆحە چەپەڵەکان بوویەوە و بوو بە بووکەڵەی دەستیان. ڕۆحە چەپەڵەکان سەرەتا وایان لێکرد وا بزانێت کە تازەکەرەوەیە، پاشان زیاتر پاڵیان پێوەنا و خۆی لێبوو بە مەهدی و ئیسای مەسیح. لە کۆتاییدا حاشا گەیشت بەوەی کە بڵێت خوا تێکەڵی من بووە و لە مندا دەبینرێت. ڕۆحە چەپەڵەکان بە خێرایی پەیوەندی لەگەڵ کەسە چەپەڵەکاندا دەبەستن و تەنانەت هەتا شێتیش ڕاپێچیان دەکەن. جنۆکەکان زیاتر لە کاتی لەشگرانی و بێنوێژی و حەیزدا لە ئەهلی ئیمان نزیک دەبنەوە و پتر گرنگی بەو کەسانە دەدەن کە ژیانێکی دوور لە نوێژ و عیبادەت بەسەر دەبەن و بە شێوە و ئاستی جۆراوجۆر فریویان دەدەن. هەر گوناهێک کە دەکرێت وەکو دەرگایەک و پەنجەرەیەکی کراوە وایە بەڕووی شەیتان و جنۆکە و ڕۆحە چەپەڵەکاندا، بە تایبەت ئەوانەی کە هەزناسک و هەستیارن و خاوەنی ڕۆحێکی شێواون و ژیانێکی بێسەروبەری دوور لە دوعا و دوعا خوێنان بەسەر دەبەن، زیاتر و خێراتر دەچنە ژێر کاریگەری جنۆکەکانەوە. بێگومان پێشێلکردنی سنووری ژیان و مافی جنۆکەکان و داگیرکردن و تێکدانی شوێن و ماڵیان بەبێ بسمیلاکردن هۆکارێکی تری گرینگە بۆ زیان گەیاندنی جنۆکەکان بە مرۆڤ. لەبەر ئەم هۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێرمان دەکات کاتێک دەچینە شوێنە پیسەکانەوە دوعا بخوێنین و لەو جێگایانەدا نوێژ نەکەین کە ئەوانی لێن، وەک کوشتارگا و شوێنی زەبڵ و خاشاک و حەمام و لەوەرگا و سەرئا و تەنانەت گۆڕستانەکانیش. ئەم جێگایانە شوێنی شەیتان و ڕۆحە خراپەکانن. بەڵێ، پێغەمبەرمان صلی الله علیه وسلم فێرمان دەکات پێش چوونە سەر ئەو بڵین اللهم ئینی ئەعوذ بیکە من الخبث والخبائث. فەرمانمان پێدەکات کە لە هەموو قۆناغەکانی ژیانماندا لە ژینگە و کەش و هەوای پاک و لەگەڵ کەسانی باش و پاکدا دابنیشین، چونکە ئەمانە وەکو زرێ و قەڵغانوان لە دژی تیرە ژەهراویەکانی ئەوان.
هەروەها داوامان لێ دەکات کە بە یارمەتی دوعاکان بەرگە هەوایەکی پارێزەر لە چواردەوری خۆمان دروست بکەین و بە عیبادەتەکان خۆمان بپارێزین، کەواتە ئەو کەسەی دەیەوێت لە هەموو جۆرە خراپەکاریەکانی جنۆکەکان بەدوور بێت، سەرەتا دەبێت بەتوندی لە گوناهەکان هەڵبێت و سەرجەم ئەو کونوکە لە بەرانە دابخە کە گریمانی هاتنە ژوورەوەیان هەیە.